سڵاو بینەرانی بەڕێز بەردەوام دەبین لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا عەلیاوایی ڕاوێژکاری بەڕێز سەرۆک کۆماری عێراق لە سەردەمی دکتۆر فواد مەعسووم و ماوەیەک لە سەردەمی دکتۆر بەرهەم و دکتۆر لەطیف ڕەشید. بەخێربێ دکتۆر. باس لە کتێبەکە تا باس لە مەسەلەی ئیقالەکردنی وزەراءەکەی لە عێراقا کە زۆر جارە بینین وەزیرەکان بانگەکرێن و ئیستیجوا بکرێن و زۆریان ئیستیقالیان پێکرێ و هەندێکیشیان دەرەچێ. ئەوەی کە دیقەتە درێ و خۆشت باست کردو وەزیرە سوننە و کوردەکان زۆر بە ئاسانی پاڵیان پەیوەندرێ، وەزیرە شیعەکان بەپێچەوانەوە. من نمونە کە باسیەکەی باس لە وشەر زێباری و لەگەڵ وەزیری دیفاع کە سوننەیە لەو کاتە و لەگەڵ وەزیری تەندروستی کە شیعەیە. لەم بەندەیە باس لەوەکەی کە وەزیری بڵین ئەو کاتە وەزیری دارایی بوو وشەر زێباری ئیقالە پێکرێ و ئاماژەکەی بە دەستی پەرلەمانتارە کوردەکان لەم بابەتێ. بۆچی؟ خودی استقاڵی وەزیرەکان هەروەکو جەنابیشت ئاماژەت پێکرد، منیش پێشتر ئاماژەم پێکرد ئەندام پەرلەمانەکان لەبەر ئەوەی با بڵێن تەمسیلی حەقیقی جیهەتەکانی خۆیان ناکەن، یاخود تەمسیلی حەقیقی زۆربەیان تەمسیلی حەقیقی ئەو کەسانە ناکەن کە هەڵیان بژاردینە بە دوو بەرژەوەندی خۆی دەکەوێت. بۆ ئەمن نمونەیەکی زۆر وازحت بۆ دەیدەم لێرە باسم کردیە لە ئیجتیماعی مەجلیس وزەرا خالد عوبەیدی دەڵێ من ئیستیجواب کرایمە لەبەر ئەوەی عالیە نسەیف 31 کەسی هینایە دەرێ بۆمی تەعین کە من تەعیناتم نییە پێ ناکرێ. هەندێک دەڵێ داوای مەشاریعیان لێ کردیمە ئینجا لەبەر ئەوەی ئەمنی دایتە بەر لێپرسینەوە و کە لێپرسینەوەشیان لەگەر خالد عوبەیدی کرد لایەندا وشار زێباری ئەوەندی ئەمن لەوێن دەربووم لە ئەنجومەنی وەزیران، یعنی ئینسان حەقەت بڵێتن هیچ شتێکم لێ نەدیت و لەسەر گەندەڵی باوەڕ ناکەم لەسەر گەندەڵی ئەوە بیت. بەڵام لە لادانی بەڵێ هەندێک لە ئەندام پەرلەمانە کوردەکان دەستێکی باڵایان هەبوو لە لادانی وشار زێباری و لە لادانی وشار زێباری بەڕای من سیاسی بوو. لەبەر هەندێکە من لەو بڕوایە دانیمە هیچ گەندەڵیەکی پێت وایە کە گوشیار ئەو لەو کاتە ئەویش داوای ئەوەی لێکرا بێ خەڵک تەعینکە بە تایبەتی کە وەزیری دارایی بوو یا داوای پارەی لێکرا بێت بەو شێوەیە. نمونەیەکی کە بینم ڕۆژێک لە مەجلیس وزەرا کاگوشیار زێباری باسی حادیسەی کرد لە گومرجی بەسڕە لە مینا، وتی ئەمانەی عامای مەجلیس وزەرا وتی دوو کەسیان لەسەر من فەرز کردێ بە ڕێز وزەرای گۆ بە عەبادی گۆ، وتی من قبوڵم نەکردیە. دوایە کە تۆ جەنابەت دیسان تەئکید کردەوە ئەو دوو کەسەی لەوێدانێن ئەو دوو کەسە گەندەڵن ئەمن ئەمری تو جێبەجێ کردێ لەوێن دەرم داناینە کە لەوێن دەربووینە دوو مانجی پێ نەچووە گەورەترین فەسادیان کردیە. ئێستا کە دەمانەوێت لای دێن ئێوە لە کۆر ناگەڕێن دیسانەکە. باشە ئەگەر سەرۆک وەزیران خۆی پشتی گەندەڵێکی ئەوانەگرێن طبعاً لەوێن دەرێکە پشتیان گرت ئەمانە عامە و سەرۆکی ئەنجومەنی وەزیران هیچ محاسبەیان لەگەڵ ئەوانە نەکرد. کەواتە لێرکانە من چۆن بڵێم وشار زێباری گەندەڵە؟ ئەگەر گەندەڵ باە لەوێن دەردەیان گۆ کاکە قسەی مەکە و بەشی تۆش دەدەین و خوا حەفیست بی. اینجا لەبەر هەندێ سیاسی زیاتر لە پشتی زۆر باشە بەس باس لەوەکەی کە وەزیرە سوننە و کوردەکە بە ئاسانی ئیقالەکران زۆر ئەوە دەلالە لەسەر سەش دەکا. وەزیر ئەندام پەرلەمانە سوننەکان و ئەندام پەرلەمانە کوردەکان ئەو قدرەت و مقاومەیان نییە وەکو شیعەکان یەکتری گرنینە، بەڵام شیعەکان کە وەزیری سەحەیان برد لەوێن دەر ئیستیجوابیان کرد لە بەرلەمانی عێراقی نەیانتوانی ساحبی سیقەی لێ بکەنەوە. ئەوە دەلالە لەسەر ئەوەی دەکە ئەوانە زیاتر بۆچی نەیانتوانی لەبەر کەوتە حاڵەتی دەنگدان دەنجیان پێ نەدا، شیعەکان کەس دەنجیان پێ نەدا بۆ ئیقالە پێکردن. جگە لەوەش لە کوردەکان و لەگە سوننەکانیش هەمان کاتدا ئەوانیش پاڵپشتیان کردن. ئیزەن وەزیری شیعەکان دەنگیان نا بە ئیقالەکردنی وەزیرەکانی خۆیان بەڵام دەنگیان نا بە ئیقالەکردنی وەزیرە شیعە. حتمە باڵێ. باشە دکتۆر پێتوانی ئەم قسانەی تۆیکی دەردی کابراڵێ من خۆم سەرم سپێ بەزەونەی تر سپێ بم ینی بەجددی ئەمانە چی بوون؟ ینی ئەمە نوێنەری کورد و سوننە بوون یا نوێنەری جیرفان بوون؟ پێشەوەی بێم تعلیق لەسا قسەکەت دەم دەگەڕێمەوە کەمیەتێکی و یاخود ژمارەیەکی زۆر کەمیان وهانە، بەڵام ئەو
کەمیە تەسیر لە زۆرە کەش دەکاتن لەو حاڵەتی ئەگەرنا ئەندام پەرلەمانی کورد ئی سونە ئیوایان تێدایە زۆر باشن زۆر هەست بە بەرپرسیارەتی دەکەن هەست بەوە دەکەن کە سبەینێکە چی بۆ نەتەوەی کورد تەقدیم بکەن بەڵام لە مقابلی وان هەندێک سەوتی نەشاس هەیە مەسەلەی دەنگدان لەبەر ئەوەی چینی شیعەکان زیاترن کە ئەوان بەگەرەوان دەکەون لەو حاڵەتە دەدۆڕێندرێتن ئەگەرنا هەموو ئەندام پەرلەمانەکان وانە چکە زوڵم دەکەین ئەگەر هەمیان وانە بڵێ ئینجا لەو حاڵەتە ئەو هەماهەنگیە دەبینین هەیە لە مابینی هەندێک ئەندام پەرلەمانی کە هەست بە مەسئولیت ناکەن بەرامبەر نەتەوەکەی خۆیان بەرامبەر کوتلەکەی خۆیان دەچن پاڵپشتی ئەوەکان کە دەکەن لە زدی وەزیرەکانی خۆیان زۆر باشە دکتۆر باس لە پاڵاوگەی بێجیەکەیت لەم کتێبەتە لە ڕاستیان لەم ماوەیە ئاگادار بووی بەڕێزت هەڵایەکی گەورە نرایەوە لەسەرەوەی کە پاڵاوگەی بێجی کوردستان دزیوێتی لێرش با بڵین سۆشیال میدیای خۆمان شتەکەی زۆر زەخمتر کرد وەگەوەی قسەی شیعەیەک لە کونێکی ئەم عێراقەیە کە قساکە قورئانی عەزیم بێت و لا ئەتیه الباطل من بین یدیه ولا من خلفه ئەم مەسەلەیە بەست و باسی وەگەی کە گروپێکی شیعە دزیویانە وەختی خۆی و بە عەبادی شوتراوە ئەوە چۆن بوو خۆی کاک سۆران مەسەلەی کوردی هەیە دەرێ ئەوڕۆ دنیای و سبێنی قیامەتە من لێرە بە دوور درێژی باسم کردێ زۆر سەیرم پێدێ کە ئێستا ئیتیهامی کورد دەکرێتن کە مەسفای بێجی ئەوان بردیتیان خۆ کوردەکە زیاتر ئیتیامی خۆ بەڵێ کوردەکە زیاتر ئەوەش هەموو غەرەزی شخصی لە دەستا لەبەرەوەی ڕقیان لە جیهەتەکی سیاسی دوو جیهەتی سیاسی دەبتەوە لەبەر ئەوەی دایانەوەی بیخانە پاڵ ئەو جیهەتە سیاسیانە ئەگەر ناواقعەکەی مەسفەی بێجی خۆی کۆنتترین مەسفایە لە عێراق دامەزرایە لە ساڵی 1976 دامەزرایە وە قووەتی ئینتاجەکەی 310,000 بەرمیل نەوتە ئینجا دوایە مەسفای دۆرەیە 210 ئینجا مەسفای بەسرایە 140,000 و ئەو مەسفەیە کە گیرا کەتە ژێردەستی داعش 185 سەلامەت بوو هیچی لێ نەهاتوو داعش بەکاری هینا ئەو ماوەی لەوێن دەرماوە هەتا ئاخر لەحزەش کە شەڕی تێدا کرد داعش بەرگری تێدا کرد قوواتی عێراقی هەمووی لێیاندا داعشیان دەرکرد دیسانەکە ئەو مەسفایە هەر بەکاردەهات و هیچ نوقسانێکی نەبوو تقریبا 175 سالم بوو هیچ ئەوەی نەبوو بەڵام کە گیرا کەوتە بندەستی هەندێک ئەطرافی حەشدی شعبی لەوێن دەرێکە لە ئەنجومەنی وەزیران وەزیری نەفت هاواری کرد وتی یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری جەبار العێبی بەڵێ خەڵکی بەسرایە وتی یا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بەڕاست هاوار بمانگێ مەسفای بێجی هەموو بردرا مەسفای بێجی کە دەشیان برد گوتی بە بەغدا دێ دەڕوا ئەمن نازانم بەغدا لە لای کەرکووکە بەغدا لە لای مووسڵە هەتا بۆ هەولێر هاتبی نازانم بەغدا بەڕاستی بەو تعریفەی وەزیری نەود بەغدا کەوتتە چێن دەرێکە و ئەوەی ئەمن دوایە پرسیمەوە یەک بۆڕی بە $10,000 دەفرۆشە چکە بۆڕەکان نەوعەزیوە چی خاصیە تێدایە ئەو جیهەتە ناوی برد ینی وەزیر نەود بەڵێ ناوی برد لەناو ئەنجومەنی وەزیران فەسیلێک بوون لە حەشتی فەسیلێک بوو لە حەشتی شعبی ئەوە لە کۆرگەڕێ دیسانەکە جارێشت کرد دیسان باسی کردەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ئەنەما جێی لێ نەبووە ئەوە شتێک لە ناو جێتی جێ لێ نەبووە پاشی تقریبا 20 ڕۆژی پێچەوە تەسبیتم کردیە وەزیری داخلیە دەڵێ جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئێمە زۆر ئەشیای مەسفای بێجیمان لە بەغدا گرتیە داوا دەکەم سیارەم بۆ تەمینکەی ئەوانە بمەوە وێن دەرێ واللهی دیسانەکە حەیدەر عەبادی جوابی نەداوە ئەو کە بێدەنگ ئەبێ یعنی چی السكوت دلالة على الرضا وكواتە ڕازیمە بردرایە و ڕۆیشتیە و خلاص بڕە ئینجا جگەلەوەی جارێکیان وەزیری دوو حالە دووەڵا وەزیری کارەبا وتی کە مووسڵ وە گیارە کە تحریر کردانەوە یاخود ڕزگار کردان لە دەستی داعش وتی هەندێک لە فەسائلەکان ئەو محاویلەکان وتی محاویلەکان دەردەینن دەفرۆشنەوە لەوێن دەرێکە هەندێک خەڵکی منتیقە دێن تاجر دێن ئەو تاجرانە گوتی کوردە عەرەبە لەیان دەکردنەوە کە لەیان دەکردنەوە دەچن لەوێن ئەمە دوایە وەزارەتی کارەبە دەچین لەوان دەکڕینەوە بڕۆن دەچین لەوان دەکڕینەوە خودی حوسێن شارستانی
لەناو ئەنجومەنی وزەران لێرەکانە تەسبیتم کردیا کە تکریتیان ڕزگار کرد جامعەی تکریت لە وێندەرا وتی ئێمە ئەوەی ساردی سپلیت و شتی و هالا دادەنینەوە شەوێ سبێنی هەردەستین ئەو جێی شەی وایخود ئەو حەشدەی کە لە ناویتی سبێنی هەردەستینەوە سپلیتەکە نمایە بردرایە کەس نازانی چی لە هاتیە دیسان دێنەوە سەرمان دەرێ عینەن ئەوان دێنەوە سەرمان دەرێن وەرە سپلیتمان لۆ بینین ئەنگۆ وەزار ئەوە عادین گۆیە عادی وەزارەتی تعلیمی عالیە ئەی هاوار ئێمە چ بکەین جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هیچ سم بكم عمي فهم لا يرجعون کەواتە لەو حاڵەتەی بەڵێ لەو حاڵەتەی جیهاتی سیاسەکان گوناحیان چییە کابرایەکی تاجری کورد مشەخۆر دەستی لێیان دەکردەوە دەفرۆشتەوە مەحاویلێک ئەوە گوناحی پارتی نییە ئەوە گوناحی یەکێتی نییە ئەوە گوناحی سۆشیالیست نییە گوناحی حزبی شیوعی نییە گوناحی ئیسلامیەکان نییە بەڕاستی با پیا و حەق بڵێتن بەڵام کە کابرایەک سەرچیە یاخود با بڵێن تەهریب چییە قاچاقچی ئەوەی دەکاتن ئەوە خۆ بۆ لەسەر کورد حساب کرێ بەڕێزت باسیەکەی ئەمە هەر تەهریبیش نەکراوە بە شێوەیەکی ئاشکرا بەناو بەغایە بە زانیاری سەرۆک وەزیران هاتۆتە دەرەوە تەهریب بکەی وایە من بەڕاستی ئەوە بە بەرنامەیەکی داڕشتراو دادەنێم چونکە ئەو مەسفایە گەورەترین مەسفایە لە عێراق وە لە مەنتیقەی سونیە وەجگەلەوەی لە مەسفای بێجی کوردستان ئیستفادەی زۆر دەکات ئەگە مەسفای بێجی بەکاربی تەغزیەی هەولێر بکاتن سولێمانی بکات دهۆک بکاتن ئێمە تووشی وەزمەی نابین ئەوەندە ساڵە توش بووینە دکتۆر باس لەوەکەی کە دوای ئەوەی کە مووسڵ گیرایەوە عەبادی تووشی غورورێکی زۆر بە بخۆی بە بەتەڵ لەزانی وەک بەتەڵی قادسی و ئەمانە لە هەموو ئەو بەڵێنانەی پاشگەز بۆ کە بە کوردی دابوو لە پێش گرتنەوەی مووسڵ دوای ئەوە کورد ناچار بۆ ڕیفراندۆم بکە تۆ پێت وایە کورد ناچار بۆ ڕیفراندۆم بکە شتێکی استراتیژی بوو یا ناچاری بوو بە تایبەتی لە کەرکووک وەڵاهی دەمەوێت ئەو موزوعە زۆر بە حیادی باسکەم بە بێلایەنی و بە ئەکادیمیانە باسیکەم ئەوەڵەن حەیدەر پاژەوەی کە مووسڵ ڕزگار کرا زۆر مەغرور بوو تەنانەت کە خوتبەکەشیدا خوتبەی نەسر مەشهور بوو ناوی کوردی نەهینە ناوی پێشمەرگە نەهینە کە 1800 شەهید بوو وابزانم ژمارەی بریندارەکان حەسەب معلوماتی من گەیشتە 5,000 معاوەقیش نازانم چەند معاوەق بوو ناوی کوردی نەهینە ناوی هێزی پێشمەرگەی نەهینە یعنی لەو هەموو ماوەیە ئەگەر پێشمەرگە بەشێکە لە جێشی عێراقی وازانم چەکوچەوێڵی هیچ نەیانێ کە دژی داعشی شەڕێک ڕایە ئیلا ئەگە گولە شتی و هایدابیت ئەگە ناچیت نەتێ اینجا لەو حاڵەتە وای لێ هات غروریەت وها گرت بووی کە پاش ئەوەی مووسڵ ڕزگار کرا کە دەهات لۆ ئیجتیماعی مەجلیس وزەرا کە ئەو عادەتە پێشان نەبوو یەکسەر یەک لە حیمایەکانی دەیگۆ جاء سەید الرئیس کە دەیگۆ سەید الرئیس هات دەبایە زۆربەی وەزیرەکان هەستنەوە پێوە بەڵام هەندێکیان هەر نەدەستانەوە هەر باشە چەپڵەشتان بۆ لێنێ وەڵاهی خۆ دوور نەبوو ئەوە ئینجا لەو حاڵەتە ئەو بەڕێز حەیدەر عەبادیەی کە دەیگۆ مووسڵ ئەگەر پێشمەرگە تەعاونمان لەگەڵ نەکا ڕزگار نابی ناوی پێشمەرگەی نەهینە وە کەسیش نەهات بە جواب بێ مەسەلەن نەقدی بکا برێ لە مەجلیسی وزەرا برێت تۆ خیتابت دەبۆوە نەگۆ خۆ وەزیرە کوردەکان لەوێن دەربوون بە لێرکانە ئێمە نەڵێن وەزیرە کوردەکان مواقفی زۆر باشیان هەبوو زۆر مواقفی جەریئینیانیان هەبوو تەنانەت دوای لێ هات وتیان ئێمە قبول ناکەین کە مەتارەکان حیساری کەتە سەرێ مەتاری سولێمانی و هەولێر وتیان ئێمە قبول ناکەین ئێمە هاتینە لێرە دیفاع لە کورد بکەین ئێمە یاسین تەها یاسین ڕەمەزان و تەها مەعێدین معروف نینە تەرتور بین دانیشتین لێرکانە هەرچی ئەتوو برێ ئێمە برین بەڵێ بەڵام ئەوانە هیچ کاری نەدا بەڵام بۆ ئەوە هیچ ئەو مووقفیان نەبوو بڵێن ئایا بۆ ناوی پێشمەرگە نەهینە ئەمە یەک دێمەوە سەر ڕیفراندۆم حەزم لێ زۆر بەڕاشکاوانە بە بێلایەنی بە ئەکادیمی باسی ڕیفراندۆم کەم ڕیفراندۆم شتێکی زۆر ئەتیادیە و زۆر سادەییە هەر نەتەوەیەک هەر کەمینەیەک لە ناو وڵاتێکی فرە نەتەوەیی حەقی خۆیتی ئیستفتا بکە ڕیفراندۆم بکە ئەو ڕیفراندۆمە کە دەیکاتن مانای ئەوە نییە یەکسەر ئیعلانی سربەخۆیی دەکاتن کوردیش مافی ئەوەی هەیە لە دەستوری عێراقی کە داوای ڕیفراندۆم بکە جگەلەوەی پێش ئەوەش
ئەگەر بەبییران بێتن جارێکی کەش ریفراندۆم لەگەر ئەوەی لە ساڵی 2005 بوو کرا و لە ساڵی نهۆتەکانیش دەنگ و باسی ئەوە زۆر هەبوو کە ریفراندۆم بکرێتن و مناقەشە زۆر ڕوویدا من بەبیرم دێتن و من خۆم بەشداری چەند بەرنامەیەکم کرد اینجا لێر بکانە کە ریفراندۆم کرا یعنی هەر حیزبە کوردیەک لە کوردستانی عێراق بڵێ من لەگەر ریفراندۆمدا نەبووم بەڕای من ئەوە لە ڕاستی بە دوورە هەمویان تەئیدی ریفراندۆمیان کرد ریفراندۆم کە کرا ئەو معلوماتەی زانیاری من دقیقم هەیە لە لەحەزاتی ئاخری ریفراندۆم موامەرەی لێکرا موامەرەی داخلی لێکرا لە ناو خۆی موامەرەی ئەقلیمی لێکرا موامەرەی ئەقلیمی چۆن لێکرا ئێمە نابی لە یادمان بچی وەزارەتی خارجی سووریا تورکیا ئیران عێراق پێش ئەوەی سەدام بڕوخێ 3 مانگ کۆ دەبوونەوە لە زدی هەرێمی کوردستان کە ئەو هەرێمەی یەشتانەکە ساوا بوو ئەو کاتی با بڵێن کە ئەوە نابیتە تەوەر بکە کە ئێمە دەبی لە ژێر سەیتەرێ خۆمان بی هەموو دژیوان ئیشیان دەکرد کە حکوومەتی عێراق ڕوخا حکوومەتی عێراقی بەشداری ئەو کۆبوونەوانەی نەکرد نەچوو ئەوانە دیسان بەگرکەوتنەوە دژی ریفراندۆم بوون دەوڵەتانی ئەقلیمی دراوسێ زائیدەن زلهێزەکانیش بەڵام مانای ئەوە نییە ئەتوو کە ئێمە ئێستاکە شکستمان نەهینایە لە ریفراندۆم کرا خلاص کۆتایی هات ئەگەر کورد ئیرادەی بەقووەت بی کورد ئەگەر ئیرادەی هەبیتن ئەوە باشترین خوتووە بوو کە هاویشتی بۆ ئەوەی کە لە پاشەمە زیریت کەش بێتن نەترسێن لەو شتا بڵێن وەڵا ریفراندۆم کرا و هیچمان پێ نەکرا نەخێر برن ئەوان کردیان دەستیان خۆشبی بە جورئەت بوون ئێمە دێن تەواوی دەکەین کەواتە لەو حاڵەتەی ریفراندۆم بەڕێی من موامەرەیەکی داخلی لێکرا چونکە ئەو کەسانەی هەندێکیان کە تەئیدی ریفراندۆمیان دەکرد لە ئاخر لەحەزە لە ریفراندۆم پەشیمان بوونەوە ئەوە دەبی بچین لە خۆیان بپرسین بەڕاستی من ناتوانم چونکە ممکنە ئەشخاص بن کاریگەر بن لەو حیزبانە بەڕێزت باسی شتێکەکەی کە ئەو شەوی داگیرکردنی کەرکووک تەنانەت سەرۆک کۆماریان دڵنیای کردوتەوە کە هیچ شتێک ڕوونادات ئەوە زۆر لایانی تریش ئەی چۆن ینی سەرۆک کۆمار ئەگەی لەم هەموو بەزمەن نەبووە کە ڕووی ئەدات خۆی سەرۆک کۆمار بەڕێز دکتۆر فواد لەگەر حەیدەر عەبادی وەزعی باش نەبوو پەیوەندیان باش نەبوو و ئەو پەیوەندیە نەباشەش بەڕاستی دەگەڕێتەوە سەرخودی حەیدەر عەبادی من لێرە باسم کردیە حەیدەر عەبادی زۆر مەغرور بوو و سیاسەی متارەکەی لەگە کورد بەکارهێنا یعنی هیچ جێنەدان بە کورد بەڵێ ئێمالکردنی کورد دکتۆر فواد چەند جار تەلەفۆنی کرد هیچ جوابی تەلەفۆنی نەداوە جوابی تەلەفۆنی داوە دکتۆر فواد تەلەفۆنی لەگەر سەفیری ئەمریکی کرد لە بەغدا وتی ئێمە معلوماتمان هەیە کە قوواتی عێراقی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە تەمایە هێرش بکاتن کەرکووک بگریتەوە وەگەر ئەوە شت بکاتن ئەوە پێشێلی دەستوری عێراقە چۆن دەبی جەیشی عێراقی بەکار بهێندرێ بۆ لێدانی چینەک لە چینەکانی گەلی عێراقی سەفیری ئەمریکی وتی باشە من معلوماتم نییە بەڵام دوایەکە من جوابت دەدەمەوە جوابی نەداوە کەواتە لێرکانە ئەوە قسەکەی من دەسەلمێنی موامەرەکە دەولیش بووە چۆن ئەمریکایەک بی ئەو هەموو ئەقمار سناعی لەسەر عێراق دەسوڕێ ئاگای لێ نەبی جێیش تەحەڕوو دەکا من لەگەر قائیدی قووەی جەوی بەڕێز ئەنوەر حەمەدەمین هەتا سەعات 2 شەو من لەسەر خەت بووم بەڕێز جەنابی دکتۆر فواد نەنووست خەوی لێ نەدەکات ئەنوەر فەریق ئەنوەر بەمنی دەگۆ من بە جەنابی دکتۆر فوادم دەگۆ هەتا پرسیارم لە کاک ئەنوەری کرد کاک ئەنوەر کابرایەکی دڵسۆزی کووردا وتم کاک ئەنوەر پرسیارم لێ کرد گوتم کاک ئەنوەر تۆ بەس بە من دەڵێ من بە کاک دکتۆر فوادی بڵێم یان تۆ لەگەر پارتی و یەکێتیش لەگەر سوپای کوردستان لەگە هێزی پێشمەرگە بۆوانیش دەڵێ یان ناڵێ وتی دکتۆر عەبدوڵڵا من بە فەلەک دەڵێم من بە شێخ جەعفەر دەرێم ناوی جێتکەشی ناگوتی بەوانیش دەڵێم کە گوتی بەوانە دەڵێم باوەڕ تەبی من وەکو کوردێک دڵم داکەت گوتم باشە ئەلحەمدولیلا ئاگان لێ ئەگەر شتێک بی کە جەیش تەحەڕوکی کرد لە ئیجتیماعەکەی دانیشتبوون وتی دکتۆر عەبدوڵڵا ئەوە لە ئیجتیماعەکەی خەلاص بڕیاریاندا واسواری هەلیکۆپتەری بوون ڕۆیشتن لە بۆ منتیقەی تووسخورماتوو وتم کاک دکتۆر ئەوە ڕۆیشتن کاک دکتۆر گوتی ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون گوتی خەلاص دکتۆر عەبدوڵڵا هیچمان پێ ناکرێ و قەوما کە تەقەی یەکەم دەستی پێ کرد دیسانەکە فەریق ئەنوەر گوتی کاک دکتۆر گوتی خوا حەفیزە من شەڕ دەستی پێ کرد اینجا کۆتایی هاتوو ئەو مەئساتە ڕوویدا لە کەرکووک یعنی ئەوە جەریمەیەکی زۆر گەورە بوو
من ناتمە ناو تەفاسیل بەڕاستی ئەوە ئیشی من نییە، بەڵام سوپای عێراق سەرۆک ئەنجومەنی عێراق کە دەهات لەبەر حکوومەتی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان دەپاڕاوە وەرە کەرکووکم لۆ بپارێزە، وەرە نەوتەکەم بە بانەوتەکە خەران نەبی، وەرە مەزالم بدێ پێشمەرگە با لەگەڵم دابی مووسڵ ڕزگارکەم، اینجا ئەو جێشە بێتەوە لە توو بداتن کە پێشانەکە لە یەک سەنگەر پێکەوە دیفاعیان کردیە و بە شایدی قائیدە عەسکەریەکانی عێراقی و حەشدی شەعبی خودی خۆیان ئەو ئازایەتی پێشمەرگە نواندی دەڵێن کەموویە نەبووە. دکتۆر بەڕێزت ئەزمونێکی باشت هەیە چ وەک پەرلەمانتار چ وەک نوێنەر لە ناو ئەنجومەنی وەزیران و مامەڵەکردن لەگەڵ توێژێکی زۆری سیاسیەکانی عەرەب بە تایبەتی شیعە. تۆ پێت وایە کورد لەم عێراقەیە ئەتوانێ هەڵ بکە، ئەتوانێ وەک هاوڵاتێکی ئاسایی وەک هەر هاوڵاتێکی پلەیەک هەڵ بکە و دەربکە، یا ئەبێ تا ماوە لەم قەیرانەیە بێ مەعاش هات نەهات، مافم خوڕا نەخورا، فڵان شوێن داگیر کرا داگیر نەکرا، یعنی تاکەی ئەم سەرێشێ چ هەڵسەنگانێکت بۆ ئەمە هەیە؟ وەڵاهی ئەگەر یعنی زۆر بەڕاشکاوانە و بەدڵسوتاییەوە کە حەقیقەتەکەی بڵێم هەموو ئەوە بەندە بە خودی کورتخۆیەوە. یەکنەبوونی ڕا لە بەغدا تەئسیرێکی زۆری کردێ و تەئسیرێکی زۆری دەکا. ئەگە هەر بۆ نمونە بگەڕێنەوە ئەو کاتی کە خواڵێ خۆشببوو مامجەلال لە بەغدا بوو و جەنابی سەرۆک بارزانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانی دەکرد، ئەو هەمە هەنجەی هەبوو، یعنی بەبێ پرس و ڕای یەکتری تۆچیان نەدەهاویشت، ئێمە هیچ مشکلەمان نەبوو. و لە بەغداش خودی خۆی خواڵێ خۆشببوو مامجەلال دائیمەن وەکو با بڵێن ڕەقیبەک بوو لەسەر وەزیرەکانی کورد، لەسەر ئەندام پەرلەمانەکانی کورد، لەسەر وەزیر وەزیرەکانی کورد، لەسەر ئەو شوێنە حساسانەی کە کورد هەبوو لە بەغدا، مدیری ئیستخباراتی هەموو عێراق، قائیدی قووەت زەوی هەموو عێراق، ڕئیسی ئەرکانی هەموو جێشی عێراق، وەکیلی وەزیری داخلیەت هەبوو، وەکیلی وەزیری دیفاعت هەبوو، هەمیان وەکو ئەوەی خواڵێ خۆش بوو مامجەلال لەسەریان زۆر بەڕشت بوو، ڕەقیب بوو لەسەریان، کەسیان نەدەوێران بجوولێنەوە. بەڵام خودی ئەو سەرۆک کۆمارانەی کە پاشی مامجەلال هاتن یەک لە دوای یەک نەیانتوانی ئەو دەورە ببینەوە. چکە من بەڕاستی کاک دکتۆر فواد وەکو مامی من وابووە، زۆر خۆشم ویستووە، لەگەر بابم ڕەفیق بووە و ئێمە عەلاقە 6 ساڵە عەلاقەمان لەگەوان هەیە، یعنی نەیانتوانی ئەو دەورەی کە مامجەلال دیتی ئەوان ببین. ئەوەش دەگەڕێتەوە هۆکاری ناوخۆیی، یعنی ناوخۆیی چ خودی حیزبەکە بی، چ خودی ناوخۆیی کورد بی و ناوخۆیی عێراقیش بیتن. چونکە ئەو جیلەی کە ئێستا هاتنە سەر حکم لە عێراق لە ئەندام پەرلەمانەتی، ئەو جیلە هیچ عەلاقەی لەگەر ئەو جیلەی کوردی پێشتر نییە، لەبەر هەندێکە هیچ ڕێز و شتی وهالە نەماوە. دوای ئەو ئەندام پەرلەمانەی کە دەستەی وێندەرێکە کە تەمسیلی وێندەر دەکەن لەو ئاستەدانینە، جگە لەوەی ئەو شوێنانەی کە بەدەستی کورد بوو هەمویان وە دەرنان تەقاعود بوون، ڕۆیشتن نمان، کورد هەوڵی نەدا ئەو شوێنانە وەگرتەوە پڕکاتەوە، ناوەڵە هەوڵی نەدا. بەڕێز دکتۆر عەبدوڵڵا زۆر سوپاس ماندوومان کردی. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی دیدارمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا عەلیاوایی. سوپاس کە بیبەرمان.